زەردەشتەکانی هیندستان کە بە پارسیەکان ناسراون سەدان ساڵە لەم وڵاتە دەژین. یەکەم کۆچی زەردەشتەکان دوای گەیشتنی ئیسلام بۆ ئێران لە سەدەی یەکەمی کۆچیدا ڕوویدا و بەو هۆیەشەوە ژمارەیەکیان وڵاتی خۆیان جێهێشت و گەیشتنە هیندستان. دکتۆر عەلی ئێرانی کەسایەتی ناسراوی هیندستانە. جگە لەوەی لە چەندین بواری پزیشکیدا ناوبانگی هەیە، لە بواری وەرزشیش ڕاهێنەری پێشووی هەڵبژاردەی کرێکەتی هیندستان بووە. کنفرانس‌هایی که بودن دور دنیا این بخشی است که جایزه‌ای که گرفتم. ئەو بەم چەشنە باسی هاتنی زەردەشتیەکان لە ئێرانەوە بۆ هیندستان دەکات. 1200 سال پیش وقتی که عرب‌ها وارد ایران شدند 1200 ساڵ لەمەوبەر کاتێک کە عەرەبەکان هاتن بۆ ئێران و دەیانویست بیان کەنە موسڵمان، زەردەشتیەکان لە نزیکەی شیراز و لە پارێزگای فارس هاتن بۆ هیندستان و ئێستا بە پارسی ناسراون، بە پارسی بەناوبانگن. قۆناغێکی دیکە هەبووە نزیکەی 300 تاوەکو 350 ساڵ لەمەوبەر. محمود تۆغلق دەیویست هێرش بکاتە سەر هیندستان. ئەو کاتێک کە دەهات بۆ لای هیندستان سوپای کەم بوو، هەرچی کۆچەری و بێماڵ و حاڵ بوو لەسەر ڕێگەی هێنای بۆ هیندستان بۆ ئەوەی وا دەربکەوێت کە سوپاکەی گەورەیە. بەڵام ئەو کاتێک کە ئامانجی خۆی بەدەستهێنا و گەڕایەوە بۆ ئێران، بەڵام بێماڵ و حاڵەکان هەر لە هیندستان مانەوە و ئێستا نزیکەی 300,000 کەس دەبن و ئەوان بە زمانی فارسی قسە دەکەن. خۆناغێکی دیکە هەبوو نزیکەی 90 تاوەکو 100 ساڵ پێش، ئەو کاتێک کە کەسانی وەک باوکی من لە پارێزگای یەزدەوە لەبەر قاتی و قڕی کۆچیان کرد. زۆر کەس داهاتن لەبەرەوەی هیندستان و ئێران هاوسنوور بوون. پاکستان پاشان دروست بوو. باوکم لێرە مایە و منیش لە مۆمبای لەدایک بوو. ئێرە ئاتەشگای مانێکجیە، دووەم کۆنترین پەرستگەی زەردەشتیەکان لە مۆمبای. ئەم پەرستگەیە لە ساڵی 1733 زاینی لەلایەن مانێکچی نۆڕۆژی دەوڵەمەندێکی زەردەشتی ئەو کات دروست کراوە. ئاگر و ئاو هێمای پاکی یەزدان و لە ئاتەشگاکاندا ئاگری پیرۆز هیچ کات نەکوژاوەتەوە. هێمای پەیکەری باڵداریش بە گوێرەی مێژوونووسان لە ئاینی زەردەشتیدا هێمای ئاهورامەزدایە و یەزدانی بێهاوتایە. بەهۆی دەستەبەربوونی ئازادی بیرروڕا لەم وڵاتە زۆرترین ژمارەی زەردەشتیەکان ئێستا لە هیندستان دەژین و تێکەڵ بە کۆمەڵگای ئێرە بوون. یەکەم جار زەردەشتیەکان لە ویلایەتی گوجرات نیشتەجێ بوون، لەوێ یەکەم ئاتەشگای خۆیان بنیاتنا. بەڵام پاشان بۆ مۆمبای کۆچیان کرد و مۆمبایان کردە ناوەندێکی گەورەی بازرگانی. زەردەشتەکان 1200 ساڵ لەمەوبەر ئەو کاتەی کە ئاینی ئیسلام بەرە وڵاتی ئێران پێشڕەوی دەکرد کۆچیان کرد بۆ وڵاتی هیندستان. ئێستا ژمارەیان نزیکەی 100,000 کەس دەبێت، بەڵام ڕۆڵێکی زۆر گرنگی سیاسی و ئابووری ئەبینن. لە وڵاتی هیندستان نزیکەی 45 پەرستشکایان هەیە کە 180 کەوتۆتە شاری مۆمبای. ئەمە یەکێکە لە پەرستشکا گەورەکانی زەردەشتیەکان کە هەموو هیمای ئاینی زەردەشتی لە خۆ گرتووە، بە تایبەتی ئاگر کە سیمپۆلی خوا و یەزدانە لە لای زەردەشتیەکان. دکتۆر پەرویز گراند یەکێکە لە هەرە ناسراوترین کەسایەتە زەردەشتەکانی هیندستان. ئەو دەڵێت لە سەداسی ئابووری و بازرگانی لە مۆمبای لە دەستی زەردەشتیەکاندایە. زەردەشتیەکان لە بنەڕەتدا لە ئێرانەوە هاتوون. زۆر ساڵ لەمەوبەر چی ڕوویدا؟ ئەوان لە ئێران دەرکرا. زەردەشتەکان لە ڕێگەی کەشتی بچووک بچووکەوە کۆچیان کرد.
ئاگرا بچووکەشیان پێبوو کە تاوەکو ئێستا نەکوژاوەتەوە. ئەوان لە کەنارە ئاویەکانی ویلایەتی گوجارات نیشتەجێ بوون. لەوێ شارێکی بچووکیان بنیاتنا. پاشان لە ویلایەتی گوجاراتەوە هەمویان کۆچیان کرد بۆ مۆمبای. لە مۆمبای نزیکەی 50 تاوەکو 6,000 زەردەشتی دەژین. لە شاری پونەش نزیکەی 10,000 زەردەشتی دەژین. هەندێک لە زەردەشتەکان لە وڵاتی دیکەی وەک کەنەدا و بەریتانیا نیشتەجێن. لە کەنەدا نزیکەی 7,000 زەردەشتی دەژین. لە بەریتانیاش نزیکەی 6 تاوەکو 7,000 زەردەشتی ژیان بەسەر دەبن. زەردەشتەکان نەیان هێشتووە تاوەکو ئێستا ئەو ئاگرەی کە لە نیشتمانی سەرەکی خۆیانەوە هێناویانە بکوژێتەوە. ئەو کەسێک کە دەبێتە زەردەشی دەبێت جلێکی تایبەت لەبەر بکات کە پێی دەڵێن سەدرا و کاستی. سەدرا باڵاپۆشێکی سپیە لە قوماشی زۆر گرانبەهای دروست بووە. کاستیش بە هەمان شێوە لە قوماشێکی گرانبەهایی بەدەست دروست دەکرێت و نزیکەی 2 هەفتە تاوەکو 3 هەفتە کاتی دەوێت کە ئامادەی بکەن و بیدورن. و تەنیا چەند ئافرەتێکی دیاریکراویش دەتوانن بیدورن و ئامادەی بکەن. لە ڕابردوودا بەردەوام زەردەشتەکان ئەو جلەیان پۆشیوە. بەڵام ئێستا خەڵک کەم کەم لەبەری دەکات لەبەرەوەیە کاتەکە گۆڕاوە. زەردەشتەکان ئەم ڕۆژانە لە بەرزترین ئاسە باڵەکانی بەڕێوەبردندان. لە هیندستان خاوەنی یەکێک لە گەورەترین گروپی کۆمپانیاکانن، گروپی تاتا کە تەمەنی دەگەڕێتەوە بۆ 150 ساڵ لەمەوبەر و ئێستا بەشێکی گەورەی ئابووری هیندستان پێک دەهێنن. گروپی تاتا نزیکەی 100 کۆمپانیا لەخۆ دەگرێت. لە پیشەسازی ئاسن و پۆڵا، فڕۆکەوانی، ئۆتۆمبیل و زۆربەی کەرتەکان چالاکە. ئەو گروپە خاوەنی براندی بەریتانی لاندڕۆڤەر و جەگواریشە. زەردەشتەکان هەرچەندە پێکاتەیەکی بچووکی هیندستانن، بەڵام زۆربەی دابوو نەریتەکانی خۆیان پاراستووە. دکتۆر پەرویز دەڵێت سەردەمەکە گۆڕاوە و زەردەشتەکان پێویستیان بەوەیە گۆڕانکاری لە نەریتەکانیاندا بکەن. ئاینی زەردەشتی لە 3 بنەما پێکهاتووە: وتەی باش، بیری باش و کردەی باش. هەموو کۆمەلگەکان لەسەر ئەو بنەما ڕاوەستاوە. ئەوان خەڵکێکی زۆر خێرخوازن، ڕێوڕسمێکیان هەیە کە بە نەوجود ناسراوە. بۆ مانایە کە تۆ پەسەندکراوی لە کۆمەڵگەی زەردەشتی. ئەم ڕێوڕسمە نزیکەی نیو کاژێر تاوەکو 1 کاژێر دەخایەنێت. زۆربەی کات لە تەمەنی 5 یان 6 ساڵیدا ئەنجام دەدرێت. ئەو کاتێک کە منداڵ گەورە دەبێت، پیاوی زەردەشتی دەتوانێت نەوەکانی بکاتە زەردەشتی. بەڵام ئافرەتی زەردەشتی ناتوانێت منداڵەکانی بکاتە زەردەشتی. ئێمە ئێستا شەڕی ئەوە دەکەین ئەوانە بگەڕێنینەوە بۆ کۆمەڵگەی زەردەشتی و بەو پێش منداڵی ئافرەتیش بتوانێت لەسەر ئاینی زەردەشتی بمێنێتەوە.